بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سرتا نبارين ولا خواي پروردگار كخواي گور عبادت و خوا پرستی او مانگی لهم لایکمان قبول کرد بێت. خواي گور لگناه و تاوان رابردومان خوش بو بێت و ڕەمەزانی بۆ کردبین بەمایەی ڕەشکردنەوەی گوناهەکانی ڕابردوومان و خوای پەروەردگار ئەو بارانەی کە دەبارێنێ بەسەرماندا بە ڕەحمەتیکە و خاک و وڵات و نیشتیمانیانمان پارێزێت لە زەرەر و زیان و ئەوانەی کە زەرەر و زیانیشیان پێکەوتووە خوای گەورە بۆیان قەرەبوو کاتەوە. خوای گەورە هەموو لایەکمان سەلامەت کات و داوا دەکەین کە خوای گەورە ڕەحمەت و میهرەبانی خۆی لەگەڵ ئەو ڕەحمەتەی کە باراندوێتی لێخۆشبوونی خۆشمان لەسەردا ببارێنێ. بەڕێزان، وانەی چوارەم لە تەرتیبی کتێبە فقهیەکان باسی ئادابی چوونە سەر ئاوە کە معلومە ئادابی چوونە سەر ئاو پێشەکیەکە بۆ دەستنوێژ و نوێژ. ئەگەر کەسێک لەو بابەتەدا خەلەلی هەبێت، کەموکوری هەبێت، بێگومان دەستنوێژەکەشی نوێژەکەشی خەلەلی تێدەکەوێ. جا ئەوە لەلایەک بەڵگەی لەسەر ئەوەی کە دینی ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام تەنانەت مەسەلەی چوونە سەر ئاو و خۆخاوێنکردنەوە و ئادابەکانیشی فەرامۆژ نەکردوون، لە دینەکەیدا باسی کردوون و پێویستە ئینسانی موسڵمان بە بێگومانی لەو حاڵەتانەشدا تەنانەت پابەند بێت بە شەرعی خوا و بە دینی خوای پەروەردگارەوە. بابەتی خاڵی یەکەم لە ئادابەکانی چوونە سەر ئاو بریتیە لەوەی کە ئینسان ئەگەر ویستی بچێت بۆ ئاودەست بۆ تەوالێت بە مەبەستی میسکردن یا پیساییکردن یا لە هەر شوێنێکی دیکە جگە لە تەوالێت ویستی میس بکە یا پیسایی بکە، پێویستە هیچ شتێکی پێ نەبێت کە ناوی خوای تێدا نووسراوە، مەگەر لە شوێنێک بی هیچ جێگایەک نەبی لەیدانەی ئەوەی کە پێتە شتێکی بەنرخ بێ، وەکو ئەو موبایلانەی کە لە بەردەستی زۆر بەماندانە زۆرینەیان ختمی قورئان و ئایەتیان تێدا، هەرچەندە ئەوانە مەلموس نین، بەڵام ئەوانیش ڕاستی نەبردرێنە سەر ئاو هەتا بکرێ و ممکن بێ باشترە. بۆیە ئەو شتانەی کە ناوی خوایان تێدایە، ئایەتیان تێدا نووسراوەتەوە یان ناوی پێغەمبەریان تێدا صلی الله علیه وسلم یا شتێکی محتەرە وەک دەڵێ ناوی خوا و پێغەمبەر تەبعاً ئایەت و فەرموودەی تێدایە، پێویستە لە شوێنێک داینێ ئیلا لە حاڵەتێکدا بترسی لەوەی لێت بترسێ یا بدزرێ یان بفەوتێ، لەو حاڵەتەیدا لەبەر زەڕورەت جائیزە بیبەی. وەلحاصڵ هەتا بکرێت و هەتا ممکن بێ هەمومان بۆ خۆمان دەزانین هیچ شتێک لەگەڵ خۆمان نەبینە ئاودەست و سەر ئاو سەرمیسکردن و پیساییکردن کە ناوی خوا یا ناوی پێغەمبەری خوای تێدا بێت صلی الله علیه وسلم یا ئایەت یا فەرموودەی پێغەمبەری خوای تێدا بێت صلی الله علیه وسلم. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنگوستیلەیەکی لە دەستدا بوو، لەسەری نووسرابوو محەممەد ڕەسوول الله، محەممەد ڕەسوول الله، ها ناوی خوای تێدایە. پێغەمبەر صلی الله علیه وسلم عادەتی وابوو هەر کاتێک کە دەچوویە سەر ئاو کە ویست بای میس بکە یا پیسایی بکە، تەبەن ئەنگوستیلەکەی لە شوێنێکدا دەنا، دوای هاتنەوەی لە دەستی دەکردەوە. ئەو خاڵی یەکەم کە هەر بە خێرایی ئەوەی کە زەڕور نەبێ ڕاناوەستین لەسەری. خاڵێکی دیکە ئەگەر کەسەکە لە دەشت بوو یا لە بیابان ویستی بچێتە وەک دەڵێ پێداویستی خۆی جێبەجێکە لە میز یا پیسایی، سنەت وایە، چاک وایە هەتا ممکن بێت و هەتا بۆت بکرێ لە خەڵکی دوورکەویەوە، بە شێوەیەک نەدەنگی پیساییەکانت بۆ خەڵکی بچێ، نەبوونی پیساییەکانیشت بۆ خەڵکی بچێ. ئەگەر بگوترێ خۆ ئێستا بەدەست خۆت نییە ئاودەستە لە هەر ماڵێکدا ناچاری بچێوێ، بەبێ گومانی تەبەن ئەوە دەسەڵاتی تۆی تێدا نیە، بەڵام لە ناو ئاودەستەکانیشدا ئەوەی ماڵی خۆشە دەگەر ئاودەستی نزیک و دوور هەبوو، دەر و ژوور هەبوو، بەبێ گومانی هەتا بکرێت و ممکن بێ بچێ دوورەکەی هەم بۆ خۆت مرتاحتری بە ئاسوودەی خۆت تەبعاً دادەنیشی و وەک دەڵێ خۆت ئیسراحەت بە خۆت دەدەی و هەروەها خەڵکیش
وەک دەڵێ لەوەی تۆزێک شتێکیان بۆ بچێیان ئەوە تەواو پارێزراوتر دەبن. بۆیە لە بیابان و لە دەشت و لە دەرەوەی ماڵ ئەگەر تەواو خەڵکت لێ نزیک بوو واجبە لەوێ لەسەرت تەواو دوورکەویەوە لە خەڵکی بە شێوەیەک خەڵک چاوی لە عەورەتت نەبێ بۆن و وەک دەڵێ شوێنەواری دەنگی پیساییەکانت نەگاتە خەڵکی. بەڵام ئەگەر لە ئاودەستەکاندا بوو لە ئاودەستەکان دەسەڵاتی خۆتی تێدا نییە مەگەر لە شوێنێک دوو ئاودەست دوو سەراو هەبوت لەوێش محاولە بکە بچێ دوورەکەی چاکترە و خێرترە لە نزیکەکەی. یەکێکی دیکە لە ئادابەکان بریتیە لەوەی کە دەفەرمونون سنەتە بە دەنگی بەرز بسم الله و ئیستیعاذە و ئەو دوعا بخوێنی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێندوویەتی بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث بدنك كبيجوي طبعا قاصد ببيناو أو دستك بدنجي برز بلا بناوي خوا خوم فنادى ذنبتو لا شياطيني نيرومي لجنوكي نيرومي كا أو دستكان وشوين بيسكان مكان وجيغاي جنوك خرابة كاركانن بلام آقاتان لبي نترسن طبعا مرزني همو أو دستك جنوكي تدابي بەڵام دەگونجێ هەبێ ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دوعای پێغەمبەر ویقایە خۆپارێزیە هەمووشتان دەزانن طبعا الوقایەة خەیر من العلاج خۆپارێزی بە تایبەتی لە جنۆکە زۆر لە عیلاجی چاکترە بێک بسم الله بێک ئەعوذ بالله هەرچی جنۆکەی شەیاطین هەیە لە بەرامبەرتدا دەستەوەستان دەبن بەس ئیستیعاذەیەکی بکە بەدڵ هەرچی جنۆکەی دنیای خڕ ببنەوە زیانت پێ بگەێنن و زەرەرت پێ بگەێنن ناتوانن زەرەرت پێ بگەێنن بابەتەکەی ئێمە ئەوە نییە جند لە کاتی چوونە سەر ئاو دەچێتە لاشە دیان ناچێ بەڵام جنۆکە ئێمە دەبینن لای کەمی طبعا ئەگەر بسم اللهەکەت بەدەنگ کرد و دوعاەکەت خوێند و ئیستیعاذەت کرد جنۆکەکە عەورەتت نابینن داوێنت نابینن لای کەمی طبعا کە ئەوە بەبێ گومانی چۆن خۆپاراستن لە ئینسانەکان واجبە تا جەستت نەبین و لاشەت نەبینن خۆپارێزیش لە جنۆکەکان بە هەمان شێوە واجبە بەڵام خۆپارێزی لە ئینسانەکان تەوان بەشتە مادیە و بەرجەستەیەکان دەکرێت دەچیە پشت دیوارێک دەچیە پشت بەردێک دەچی ئاو دەستێ لەوێ کلیلەکەی و دەرگایەکەشدا دەخەی بەس بۆی خەڵک وەک دەڵی دڵنیابی لەوەی کە کەس لێت نزیک نابێتەوە جنۆکەش وەک دەڵێ مەخلوقێکن لەسەر زەوی دەژیان و ئەگەری زۆرە لە ئاودەستەکاندا هەبن بۆیە کە ئیستیعاذە و بسم اللهت کردن و چاک وایە بەدەنگ بکەی بۆی ئەگەر لێی بن بیبیستن ئەگەر لێی بن مەرز نییە لێی بن بەڵام ئەگەر لێی بن بۆی بیبیستن و لە دوورکەونەوە و هەردوو عاشە طبعا ئەتۆ ئەگەر لێشی نەبوون خۆ زەرەر نەکردووە یادی خوات کردووە ذیکریت خوات کردووە خۆت پەناداوە بەخوا عیبادەتێکت کردووە چۆن ئیشەکەی خۆت جێبەجێ کردووە لەو لاشەوە عیبادەت و خواپەرستیەکەت بۆ خوای گەورە ئەنجام داوە. خاڵێکی دیکە کە پێویستە ئاگامان لێی بێت بریتیە لەوەی کە لە کاتی چوونە سەر ئاودا نابێ قسە بکەی هیچ جۆرە قسەیەک جا زۆرینەی عولەما طبعا دەفەرمون حرامە و ئەو فەرمودانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نهی کردوون دەفەرمون نهی تەحریمین طبعا هێندێکیش دەڵێن نهی ئیکراهین بەڵام بە مطلقی طبعا هەتا بکرێ ئینسان هیچ قسەیەک نەکرا جا قسەکە ذیکری خوای بێ هەرمەیکە سلامیان لێ کردی هەر جوابی مەدەوە تەلەفۆنت بۆ هات هەر وەڵامی مەدەوە بانگیدا لەناو ئاودەستیدا وەڵامی بانگی مەدەوە ئیلا ئەگەر وەک دەڵێ حاڵەتێکی تاریک و زەڕور هاتە پێشێ ناچار بووی قسە بکەی مەترسیەک لە گۆڕێ بوو یان کەسێک وەک دەڵێ مەحتەل بوو لەسەر جوابێکی تۆ لەو حاڵەتانەدا بە ئەندازەی زەڕورەت دەنگێکت لێبێ یا وەڵامێکی بدەیەوە ئەوە ڕێگە پێدراوە و عولەما دەفەرمون تەنانەت ئەگەر پشمینیشت هاتێ لە ناو ئاودەستیدا لە دڵی خۆتدا ئەلحەمدوللای بکە و زمانت بە نەجوڵێ و نەجوڵێ چاکترە بۆیە ئەوەش یەکێکی دیکەیە لە ئادابەکان کە لە کاتی چوونە ئاودەست یان لە کاتی میزکردن و پیساییکردن لە بیابان و دەشت و دەرەوەی ئاودەستەکان ئینسان دەبێ لە قسەکردن
واز بێنێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو حاڵەتانەدا سەحابە سەلامیان لێ کردووە جوابی سەلامەکەی نەداونەتەوە هەتا لێبۆتەوە دوای جوابی سەلامەکەی داونەتەوە کە بخۆشتان دەزانن سەلامکردن سونەتە بەڵام جوابدانەوەکەی واجبە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واجبێکی دواخستووە لەبەر ئەوەی لە حاڵەتێکدا بووە بەلایەوە گونجاو نەبووە قسەی تێدا بکە بە تایبەتی ذیکری خوای گەورە و یادی خوای پەروەردیگار خاڵێکی دیکە دەبێ ئاگامان لێ بێت عولەما دەفەرموون قیبلە لەو کاتانەدا ئاگات لێ بێ نەپشتت نەڕوت لە قیبلە نەبێ بە تایبەت لە سەحرا و بیابانیدا طبعا لە ئاودەستەکاندا دیسان ئەوە بە اختیاری ئێمە نییە ئەگەر سەراوێک ئاودەستێک دروستکرا بوو طبعا ئەوە لە چوارچێوەی دیواری دا و دەرگای هەیە بێگومان هیچ زانا و عالمێک نافەرمێ حرامە ئەوەی کە باسی حرامیەتی دەکرێت ئەوەیە کە تۆ لە شوێنێکی تەخت بی هیچت لە پێش نەبی لە کاتی میزکردن یا پیساییکردندا ڕوت بە تایبەتی تەبەن ئەو حەدیثانەی باسی ڕووکردنە قیبلەی دەکەن زۆرترن ڕوود لە قیبلەی نەبێ و پشتیشت تێی نەبێت چونکە پێغەمبەر لە فەرمی صلی الله عليه وسلم لەو حاڵەتەدا ڕووتان لە قیبلە مەکەن پشتانیشی تێمەکەن وەلاکن شەرقوا ئەو غەرریبوو ڕۆژهەڵات یا ڕۆژ ئاوای هەڵبژێرن و ئەگەر هەر ناچار بووی لەو حاڵەتانەدا بڕۆ پەنابەردێکی شتێک لە پێش خۆت دانێ وەکو سترێک وەکو بربەستێک و وەکو گوتم لە ناو ئاودەستەکاندا هیچ گرفتێک نییە بەڵام ببێ گومانی لە ناو ماڵەکانیشدا ئەگەر ئینسان ممکن ببێت لە کاتی دروستکردنی خان و ئەو سەرا و ئاودەستانەدا ڕوو بە قیبلە دروستی نەکا پشت بە قیبلە دروستی نەکا بە ئیتیجاهەکەی دیکەدا دروستیکا بەبێ گومانی چاکترە بەڵام بەبێ گومانی مادام بربەستێک لە پێشت هەیە مادام دیوارێک ئەتۆ لە چوار وەک دەڵێ لە بینی چوار دیواردای و هەموو لایەکانت بەستراون و سەرەکەشی داپۆشراوە لەوێ ڕووتیشت لە قیبلەی بێت و پشتیشت لە قیبلەی بێ هەر حرام نییە بۆیە و دەسەڵاتی تۆشی تێدا نیە کە دروستکرا بێ ئەمن باسی ئەوەی ئەگەر دروست نەکرابێ بێگومان ئاوا دروست نەکرێ چاکترە بەڵام لە بیابان و لە دەشتیدا بە هیچ شێوەیەکی ناکرێ ڕووت پشتت لەو حاڵەتانەدا لە قیبلەی بێ ئەگەر ناچاریش بووی شوێنەکەوا بوو دەبێ بربەستێک لە پێش خۆتەوە دانەی بۆ ئەوەی ڕاستەوخۆ ڕوود یا پشتت لە قیبلەی نەبێ خاڵێکی دیکە بۆ ئەو کەسانەی کە تەبەن لە دەرەوەی ئاودەستەکان کە معلومە جاران لە وڵاتی ئێمەش و ئێستاش دەگونجێت لە شوێنان بەڵام هەروەکو تەبەن زۆربەی شوێن ئێستا سەرا و ئاودەستی لێنە بەڵام وەک دەڵێ ئەو بەڵام لە دەرەوەی ئەوانە چاک وایە ئەو کەسەی دەچێتە سەر ئاو شوێنێکی نەرم هەڵبژێرێ بۆ ئەوەی پڕشکە میس بۆی نەگەڕێنەوە جا ئێستا بەدیلی ئەوەی دەکرێت خاڵەکەی کەینە شتێکی دیکە بڵێ نەگەر سویە سەر ئاو دەبێت زۆر ئاگات لە خۆ بێت پڕشکی میزەکانت یان پیساییەکە بۆ خۆت نەگەڕێتەوە چونکە ها ئەگەر کەسێک بچێت لەسەر بەردێکی ڕق تەوان ئەو سەراوەی جێبەجێکا دەگونجێ زۆرێک لە پڕشکەکان گەڕێنەوە بۆ خۆی بۆیە ئینسان لەو حاڵەتەیدا ئەگەر لە دەرەوەی بینایە و ئاودەستەکاندا تاوالێتەکاندا چووی ئەو ئیشەی خۆی جێبەجێکرد چاکترە شوێنێکی نەرم هەڵبژێرێ نەک شوێنێکی نەرم و قوڵ بۆ ئەوەی تەبان پارێزراو بی لە شوێنەوار و لە پڕشکی میز و پیساییەکان خاڵێکی دیکە ئەوە شەر بۆ دەرەوەی دیسان ئاودەستەکانە عولەما دەفەرموون چاکتر وە نەچێ سەر کونەکان کونی زەوی ئەوانەی کە شەق بوون و کون بوون نەچی بۆ چونکەم یەکەم ئەگەری هەیە داعبا و درڕندەی تێدابن ئەتۆ ئەزیەتیان دەی یان بەعکسەوە ئەوان ئەتۆ ئەزیەت دەن و حەدیثی پێغەمبەریش هەیە صلی الله عليه وسلم دەڵێ کون و درزی ئیزەوی شوێن و خانووی جنۆکەکانن بۆی ئەگەر ویستان میز یا پیسایی بکەن خۆتان لەو شوێنانە بپارێزن ئەوەش دیسان بۆ ئاودەستەکان نابن ئاودەستەکە شوێنەکەیان دیارە
بەڵام بۆ دەرەوەی ئاودەستەکان بێگومان ئینسان دەبێ ئەو ئادابەش جێبەجێکا. خاڵێکی دیکە ئەوەش دیسان بۆ دەرەوەی ماڵەکان بە تایبەتی ئەوانەی کە دەچنە سەفرە و سیاحە و دەشت و دەر و ئەوانە زۆرتر پێویستیان بەو خاڵان نادەبێت دەبێت خۆیان بپارێزن لەوەی لەسەر لەو شوێنانەی کە سێبەرن و خەڵک لەیاندا دەنیشی. ئەوە یەک. ئەو شوێنانەی کە خەڵک پێیاندا زۆر دەڕوا و ئەو شوێنانەی کە خەڵک تێیدا کۆ دەبێتەوە بۆ قسەکردن و گفتوگۆکردن کە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر دەفەرمێ اتقوا اللعانین، فەرمووی خۆتان لە نەفرین لێکراوەکان بپارێزن. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەفرین لێکراوەکان چین؟ فەرمووی التي يتخلى في طريق الناس أو في ظلهم، ئەو کەسەی کە دەچێت دادەنیشێ لەو شوێنانەی کە سێبەری خەڵکین یان ڕێگای خەڵکین، خەڵک پێیدا دەچێت. ئەگەر بە ڕێگایەکی دابڕۆی و پیسایی لێوی بەبێ گومان لای کەمی لە دڵی خۆتدا لەوانەیە قسەیەکی خراپی پێ بڵێ، هەندێکجار لەوانەیە لەعنەتێکی بۆ بنێری، هەندێکجار لەوانەیە جنێوێکی بۆ بنێری، هیچ ئەزیەت دەدرێ، ناڕەحات دەکرێ. بۆیە ئینسان چیت بۆ خۆت پێ ناخۆشە کە بەبێ گومانی بە ڕێگایەکی داڕۆیشتی حەز لێ نییە پیسایی لێبێ، دارێک سێبەرێکی خۆشی لێ، بەڵام ماندووشی ناڕەحاتیشی ئەگەر یەک پیسایی لە شوێنێکی بینی نازی لێی دانیشی داش نیشی ئیسراحەتی لێ ناکەی، خەڵکیش وەکو تۆ وایە. بۆیە دەبێ لەو شوێنانە سێبەری خەڵکی، شوێنی کۆبوونەوە و دانیشتنی خەڵکی و ئەو شوێنانەی خەڵک پێیان داهات و چۆ دەکا نابێت لێیان دانیشی. ئەوەش بۆ دەرەوەی ماڵەکان. خاڵێکی دیکە ئەوە بۆ ناو ماڵەکانی خۆمان ناکرێ و نابێ، گونجاو نییە، مەکروهە، ناپەسەندە، ناڵێن حرامە. تەمان لە حەمامەکان لە شوێنی خۆشوتن میسکەی یان لە ناو ئاوی ڕاوەستاودا، ئەو دوانە بەیەکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ کردوون. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هیچ کامێکتان با لەو شوێنەی خۆی لێ دەشوە کە بە مستەڵەحی کۆن و تازەش پێی دەوترێ حەمام بامیز نەکە، چونکە باشان بچێ لە هەمان شوێن دەزنوێش هەڵبگرێ، چونکە فإن عامة الوساویس منه، زۆرینەی وەسوەسە و ئەو خوتخوتانەی کە بۆ دروست دەبن لە دەژنوێژ و لە پیسی و لە خاوێنی لەوەی بۆ دروست دەبن. حەمام شوێنێکە ئینسان خۆی لێ دەشوا دەزنوێژی لێ هەڵدەگرێ، چاکتر وای ئینسان لی مرتاح بێت. ئەگەر پرشکیشت پێکەوتن وەک دەڵێ دڵنیابی لەوەی کە پرشکەکان، بەڵام ئەگەر کەسێک میزی لێ کردبێ یا عادەت بێ عورف بێ خەڵک لە ئاودەست لە حەمامێشدا میزی بکە، لە کاتی خۆشتنێشدا دەجار ئاوی بە خۆت دادەکەیەوە، هەر پێ دوایە پرشکت پێکەوتونەتەوە خاوێن نەبوویەوە تووشی وەسوەسەی دەبی، کە تووشی وەسوەسەش بووی ئەو کاتە چارەسەرکردن و عیلاجکردنی زۆر زەحمەتە. بۆیە لە حەمامدا میز و تەوان هیچ پیسایی میزیشی لێ نەکرێ باشە و ناڵێن حەرام، بەڵام مەکروهە و ناپەسەندە. و هەروە ئاوی ڕاوەستا و بەڵام بەبێ گومانی ئاوی ڕۆیشتوش ئینسان میز و پیسایی تێنەکە باشە وە چاکە، چونکە ئاوی ڕاوەستا و تەوان بەهۆی میز و پیساییەوە تام و ڕەنگ و بۆ نوشتی دەگۆڕێ، ئاوەکەی پیس دەکا، دوای تۆ کەسێک لەوانەیە لی بخواتەوە دەستنوێژی لێ هەڵبگرێ، ئەگەر هەستی پێنەکا گوناهەکەی بۆ تۆیە. و ئاوی ڕۆیشتوش بە هەمان شێوە لە خواردۆ لەوانەیە کەسێک بەکاری بێنێ و ئەگەر ببینێ یا بزانێت خەڵکێک میز یا پیسایی تێکردووە، وەک دەڵێ ناتوانێت سوودی لێ ببینێت یا هەمیشە لی قەلەقە و لەوانەیە بەهۆیەوە تووشی حاڵەتی نەفسی و نەخۆشیش ببێ زۆرجە. خاڵێکی دیکە لە شتە ناپەسەندەکان کە هێندێک لە عولەما دەفەرمون حرامە و هێندێکیان دەڵێن تەنها مەکروهە، ئەوەیە کە ئینسان بە پێوە تەمان میز نەکە. جا هێندێک دەفەرمون لەبەرەوەی بە پێوە میزکردن لە کەساتی و وەک دەڵێ لە تایبەتمەندی ئینسانی تۆزێک کەم دەکەنەوە، خەڵکی خاوەن حرمەت و خاوەن ڕێز و دیار بەو حاڵەتە میز ناکە. هێندێکیش دەفەرمون و ڕیوایەتمان هەیە کە دەفەرمون ڕیوایەتێکمان هەیە دەفەرمێت نەمدی وەقەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدانیشتنەوە نەبێ میزکە، یعنی قەت بە پێوە میزی نەکردووە. و ڕیوایەتێکیشمان هەیە کە عایشە پێغەمبەری بینی بێ بە بێگومان هەردوو حاڵەتەکە دەگونجێ ڕوویاندا بێ، بۆیە بە پێوە میزکردن حرام نییە، بەڵام مەکروهە و ناپەسەندە.
هەتا بکرێت و هەتا ممکن بێ ئینسان ئەوە لەگەڵ فیترەت و سروشتی ئینساندا دێتەوە لەگەڵ ویقار و ڕێزی ئینساندا دێتەوە کە لەو حاڵەتانەدا دابنیشێت و بە پێوە لەو حاڵەتی میسکردن و پیساییکردنە خۆی بە دوور بگرێت. خاڵێکی دیکەکەوەی ئێمە زۆر ئیشمان پێێتی ئەوەیە کە دوای میسکردن و پیساییکردن واجبە هیچ مەجالێکی تێدا نییە کە دەبێ شوێنەواری میزەکە وە شوێنەواری پیساییەکە لە پێش و پاشی خۆت لا ببەی. بەچی لای دەبەی؟ تەوان دوو شتمان هەیە. کاتی خۆی بەردمان هەبووە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم یا سێ بەرد بەکاربێنە، سێ بەرد کە بەکارت هێنا بنمونە شوێنەواری میز نەما تەڕایی نەما ئەتۆ خاوێنی با هیچ ئاویشت پێ نەکەوێ. سێ بەردت بەکار هێنا تەمان ئەگەر شوێنەواری پیسایی نەما بەجەستەتەوە ئەتۆ خاوێنی شەرعەن پاکی دەتوانی نوێژ بکەیت. کە ئێستاش و جارانیش خەڵک ئەگەر لە شوێنێک میزی کردبایە ئاوی لێ نەبایە حتمما دوایە نەکرد شوێنەکە خۆشی دەبواش و دبایەوە جاری وا هەبوو نوێژیان چواندووە هەیە نوێژی دەچوێنێ لە شوێنێک پیسایی کردووە یا میزی کردووە لەو دەشت و دەرانە مەجای نەبووە یا ئاوی لێ نەبووە خۆی پێ بشواتەوە بە بەردیش خۆی پاک کردوتەوە بەڵام قەناعەتی نەکردووە کە ئەو وەسوەسەیە هەڵەیە. حدیثی صحیح پێغەمبەرە صلی الله علیه وسلم بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەردوو حاڵەتەکەی کردوون بە سێ بەرد تەوان کە بەکاری بێنی یان بەدیلەکانی بەرد کە ئێستا لە ئاودەست و لە سەراوەکاندا بەرد زەحمەتە بەڵام بەدیلەکانی بەرد ئەوەی کە هەرچی بوشک بێت و پیسایی لا ببە. کلێن کەس کە ئێستا زۆر باوە بەڵێ ئاحتیاطیە کەسێک لە کاتی میسکردندا یا لە کاتی پیساییکردندا بە تایبەتی ئەوەی عوزریان هەبێ یا لە شوێنێک بن ئاوی لێ نەبێت یان جاری وایە بەکارهێنانی ئاو لەوانەیە زەرەر لێ بدا یا تۆزێک بەکارهێنانی بە زەحمەت بێ و ئەگەر بە زەحمەتیش نەبێ لە حاڵەتی ئاساییدا بەڵێ دروستە بەو شتانە میز و پیسایی شوێنەواریەکانیان لا ببردرێ نوێژی بکەی و هیچ پێویستیشت بە خۆشتنەوەی ناکات و نوێژەکەشت هیچ خەلەلێکی تێدا نییە. بەڵام بەبێ گومانی ئەگەر کەسێک بپرسێ کامیان چاکترە بە بەرد خۆت پاکەیەوە بە کلێنکس خۆت پاکەیەوە یا بە وەسائلانەی دیکە ئەگەر هەبن خۆی پێ پاکەیەوە جگە لە ئاو یا بە ئاو بەبێ گومانی بە ئاو چاکترە. ئەگەر کەسێک هەردووچیان بەکاربێنێ بێگومان ئەوە لە ئەوەی دیکەش چاکترە. بنمونە کەسێک بە کلێنکس شوێنەواری میز و پیساییەکەی لا ببا دواتر ئاویش بەخۆی داکا بەبێ گومانی ئەوە زۆر باشە و زۆر چاکە بە مەرجێک نەبێتە وەسوەسە ئەوە واجب نییە. بەڵام دەڵێن چاکترە بەڵام لە بینی بەرد و ئاویدا بەبێ گومانی ئاوەکە لە بەردی چاکترە چونکە معلومە چاکتر خاوێنی دەکاتەوە بەڵام بەکارهێنانی بەرد و بەدیلەکانی بەردیش چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر چوو بێتە سەر ئاو زۆر جار سێ بەردی لەگەڵ خۆی بردووە تەنها هیچ ئاویشی لێ نەبووە و کەسیش پێغەمبەری نەبینیوە دواتر بچێ خۆی بشواتەوە یان دەستنوێژی هەڵنەگرت بێ دوای ئەو کاتە یان نوێژی نەکرد بێ. بۆیە هیچ ئیشکالێکتان نەبێ هیچ گومانێکتان نەبێ کە بەڵێ دەبێ میز پیسایی لا ببردرێت شوێنەواریان نەمێنێ بەڵام بەچی لای دەبەی گرنگەوەی لا بسێ گرنگەوە لای ببەی بە شتی وشک لای دەبەی هەر دروستە ئیلا تەوان شتی محتەرەم و ڕێز لێگیراو نابێ وەرەقەیەک ناوی خوا و بسم الله و شتی تێدا نووسرابێ یان ئەو شتانەی دەخورێن میوەجات و ئەوانە نا غەیری ئەوانە ئەو شتانەی دیکە کە بۆ خۆپاکردنەوە بەکار دەهێنرێن پەڕۆیەکە کلێنکسێکە دارێکە بەردێکە پیساییەکەی لا دەبن پیسایەکەش میز تەڕایەتیەکەیە نەما یعنی خاوێنیەتۆ پیسایش دیارە کە جاری ئاخیری پێت داهێنا هیچی پێوە نەمابوو یعنی تۆ پاچی و دەتوانین نوێژی پێوە بکەیت. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە ئادابەکان چاکتر وایە و پێویستە ئینسان کە خۆی پاک کردەوە دەستی چەپی بەکاربێنێت عادەتەن تەمان دەستی چەپ لەو شتانەدا بەکار دەهێنرێت و دەستی ڕاستە لە شتە چاکەکاندا بەکار دەهێنرێت. ئەوەش ڕێنمونی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە پێمان دەفەرمێت ئەگەر ویستان خۆتان خاوێنکەنەوە و خۆتان پاککەنەوە لە میز یا لە پیسایی
دەستی چەپتان بەکاربێن و هەتا ممکن ببێ مەگەر عوزرت هەبێ نەتوانی لە چەپە وەک دەڵێ گیرابێ بە شتێکی دیکە دەڵا دەستی ڕاستت لە خۆخاوێنکردنەوەیدا بەکار نەهێنی باش. خاڵێکی دیکە ئەگەر لە دەشت و دەر ئینسان چوویە سەر ئاو میزی یا پیسایی چاکتر وایە تەوان دەستی بشواتەوە ئەگەر ئاوی لێبوو بە ئاو سابوون و ئەو شتە پاکەرەوانەی کە ئێستا هەنە و ئەگەر ئەوانە نەبوون بە خۆڵ و بە گڵی پێدابێنە چونکە گڵ و خۆڵ تەوان ئەو میکرۆب و پیساییە بۆ شوێنەوارەکانی ناهێڵێت ئەو ئاوی پێداکە. ئەگەر ئاو نەبوو جاری وا کەسەکە هەر خۆ پاکردنەوەکەی بە بەردی کردووە دواتر هەر دەستی بەگڵی وشک دادێنێ ئەو دەستە خاوێنە شەرعان و پاکە. بەڵام ئەگەر لە سەرا و لە ماڵەکاندا چووی بەبێ گومانی وا باشە وا چاکە ئەگەر فەرزەن دەستی ڕاستت هەر بەکاریش نەهێنابێ بەڵام دەستت پشەوە بۆ خۆت دوور دەبی لە وەسوەسە و خەڵکیش هیچ بێزێکرد لێ ناکات و لە خاوێنی دڵنیا دەبێت. یەکێکی دیکە لە سونەتەکان کە سونەت وایە بیکەی نەگەر چووینە سەر ئاو میسکردن بوو یا پیساییکردن بوو و بە ئاویش خۆت خاوێن کردبوویەوە کە زۆری نەمان هەرەوەی بەکاردێنین سونەت وایە باش وایە دوای خۆ خاوێنکردنەوەکە پانتۆڵەکەت تۆزێک بە ئاو بڕشێنی بۆ ئەوەی ئەگەر دواتر تەڕایەکت بینی تووشی وەسوەسەی نەبی وا حسابکە کە ئەو ئاوەیە کە بەدەستی خۆت پێدا کردووە وا نەزانێت پشکە میزە پێتەوە ماوەتەوە یان میزە دواتر هاتۆتە دەرەوە و دەستنوێژی شکاندووی چاکتر وە سونەت وایە ئەگەر ممکن ببێ پێغمبەر وای کردووە صلی الله عليه وسلم سونەتە تەبان خێرت دەگاتێ ئەگەر وا بکەیت و پاشانیش حکمەتەکەی باس کردووە ئەگەر وات کرد تووشی ئەو وەسوەسە و قەلەقەی نابی دواتر ئەگەر تەڕایەک یان شتێک ببینی. یەکێکی دیکە لە ئاداب و سونەتەکان ئەوەیە کە چووینە ئاودەست سونەت وایە تەمان لاقی چەپمان ببینە پێشێ ببینە ژوورێ کە لاقی چەپت بردە ژوورەوە و لاقی ڕاستت لە دەرەوە بوو لەو کاتەدا تەوان بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث دوعای چوونە ژوورەوە دەخوێنی پاشان کە هاتیە دەرێ ئەوجار لاقی ڕاستت دێنیە دەرێ کە لاقی ڕاستت هاتە دەرێ دەڵێ غوفرانك یعنی چی؟ ئەنی خوا لێم خۆش بە. لە چی لێم خۆش بە؟ هەندێک لە عولەما دەفەرمون خوا لێم خۆش بە ئەگەر نەمتوانی بێ خۆم پاکەمەوە ئەگەر پڕشکە میزێکم پێکەوت بێت و هەندێکیش دەفەرمون خوا داوای لێخۆشبوونت لێ دەکەم کە لەو کاتەیدا کە لەو ئاو دەستەیدا بووم زمانم یادی تۆی نەکردووە زمانم ذیکری تۆی نەکردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها لەو حاڵەتی چوونە ئاو دەستەیەدا دەمی خۆی زمانی خۆی ڕاگرتووە ذیکری خوا نەکا و ناوی خوا نەهێنێ بۆ ئەویش داوای لێخۆشبوونی کردووە کە زۆرینەی عولەما غوفرانەکەی بەو شێوازە تەفسیر دەکەن دەڵێن خوا لێم خۆش بە کە نەمتوانیوە لەو ماوەیە کە لەوێدا بووم ذیکری تۆ بکەم و یادی تۆ بکەم بۆیە طبعا دوعاکردنەکە غوفرانەکە یەک کەلیمەیە و ڕیواەتی کەشمان هەنە طبعا کە عائشە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت الحمد لله الذي أذهب عني الأذى وعافاني ئەو دوعاشی خوێندووە دەفەرمێت سپاس بۆ خوا کە ئەو ئەزیەت و ئازارەی لەسرم بوو لای برد کە بەبێ گومانی مەگەر لە شوێنێک میز پیسایەتینی بۆ هێنایی و مەزارت نەبوو چەندە زەخت و ناڕەحاتیت دەکەوێتە سەرێ و پاراستمیشی یان دەفەرمێت الحمد لله الذي أذاقني لذته وأبقى في قوته وأذهب بەڵام ئەوەی یەکەمیان لە هەمویان ئاسانتر و لە هەمووشیان متەواترتر و مەشهورترە. کۆتا خاڵ ئاگامان لێی بێت خۆ پاراستن لە پڕشکەمیز و هەر پڕشکەمیزێک کە بەرجەستت دەکەوێت بەبێ گومانی طبعا دەستەکەت ئەگەر بەرجەستت کەوێ و ئەگەر بەرجل و بەرکت کەوێ لە نوێژی دەخا ئللا مەگەر وەک دەڵێ پڕشکە میزێک یا پیساییەک شوێنەواری مابێتەوە هەستت پێ نەکرد بێ ئەویش ئەگەر ئەو دوعات خوێن پشتیوان بەخوای گەورە بە دوعاکەی کە دەڵێ غوفرانەکە لێم خۆش بە ئەگەر پیسیش بێ خوای گەورە ئینشاءالله و بەویستی خۆی لێمان خۆش دەبێت
چونکە حەدیثێکمان هەیە مەشهورە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم کاتی خۆی بەلای دوو قبردا تێپەڕیوە پێغەمبەر فەرموویەتی صلى الله عليه وسلم خاوەنی ئەو دوو قەبرانە ئازار دەدرێن بەڵام ئازاردانەکەشیان لەبەر ئەوەی نییە گوناهی گەورەیان کردبێ یەکیان دەفەرمێ خۆی لە پڕشکە میزان نەپاراستووە ئەوەی دیکەیان دەفەرمێن نەمیمی کردووە قسەی هێناوە و قسەی بردووە بۆیە پڕشکە میز بەرکەوتن یا خۆخاوێن نەکردنەوە یا خۆپاکردنەوە بە جوانی و بەباشی هۆکارێکە لە هۆکارەکانی سزای گۆڕ و معلومیشە طبعاً سزای گۆڕش مقدمەیە بۆ سزای قیامەت تا لەو سزایە پارێزراو بین هەتا ئیهتیمام بە خۆمان دەین بەڵام مبالەغە نەکەین زیادە ڕەوی نەکەین لە پاک و خاوێنیدا خۆخاوێنکردنەوەدا چاکە و باشە و وەک دەڵێ سەرەتا و پێشەکی دەستنوێژەکانمان و نوێژەکەشمان کە خوا لێمان قبوڵ کات ئەو چوونە سەر ئاوەیە کە لەوێ خاوێن بووی و لەوێ پاک بووی یعنی هەنگاوێکی گەورەت بڕیوە و عیبادەتێکیشت بۆ خوای پەروەردیگار ئەنجام داوە و پاشانیش خۆت و دەوروبەریشت پارێزراو دەبن لەو میکرۆب و نەخۆشیانەی کە جاری وا هەیە چونکە ئەوانە هەر ناوەکەی خۆیان بەخۆوەیە ئەوانە پیساین دەبێت فڕە بدرێن دەبێت لە خۆتیان دوورخەیەوە کە لە خۆتیان دوورخەیەوە دەبێت بەیەکجاری لە خۆتیان دوورخەیەوە ئەگەر نیسبەتێک لەو پیساییانە کە لە شوێنێکی تایبەتدان و دێنە دەرەو لە تۆ دوور دەکەونەوە ئەگەر بەجەستەتەوەمانەوە بە جلوبەرگەکەتەوەمانەوە بێگومان ئەگەری ئەوەی هێ زەرەر لێ بدەن بە ئومێدی ئەوەی بتوانین ئەو هەنگاوانەش طبعا وەکو پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم لەوانەشدا اقتدا بە پێغەمبەر کەین صلی الله عليه وسلم بۆی ژیانی خۆمان هەمووی بکەین بە عیبادەت ئەو ئادابانە جێبەجێکە ئەو چوونە سەر ئاوەکە هەر دەبێ بچی طبعا ئەگەر کەسێک موسڵمانیش نەبێ هەردەچێ کەسێکی مولحیدیش هەردەچێ کەسێکی خوانەناس و بتپەرستیش هەردەچێ بەڵام فەرقەکەی چییە من و تۆ دەچین بە نیەتێکی پاک و بەو ئادابانەوە بێگومان بۆت بە عیبادەت دەنووسرێ کەسەکەی دیکە هەردەچێ بۆی خۆی خاڵی کات ئەو تەنهاشتە دنیایەکەی دەست دەکەوێت بەڵام تۆ ئیسراحەتەکەش دەکەی و هەروەها عیبادەتێکیشت بۆ خوای پەروەردیگار ئەنجام داوە خوای گەورە هەموو لایەکمان موفەق و سەربەرز کات پشتیوان بەخوای گەورە وردە نزیک دەبینەوە لە بابەتە سەرەکیەکانمان کە مەبەستمانە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين